كان مثلا تو مهمترين نوسك شيء أو كسي يعني سەرەتا بەناوی خی گەورە و میێرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ لە ڕاستیە ئەم خولە لە پێش هەموو هەدەفێکە بۆ خزمەتی شاری سلێمانیە و بە گشتی هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین لە خزمەتی خەڵکی خۆمان نابین کۆمەڵە کوڕکچێکی ئازیز کۆمەڵی مامۆسای بەڕێزی تایە کۆمەڵێ تەشکیلەمان دروست کردووە هەم لەوەی کە مناڵن گەورەشی تایە بۆ ئەوەی کە هەم لە گەورەکانەوە ئەوانی تر ئەوەی کە شارەزایە ئەوەی شارەزانیە ئاڵۆگۆڕێکی و فکرێک هەبێ لە بینی خۆیانە بتوانن زیاتر بچنە پێش و ئەم خولە زۆری خەتی ڕوقعەیە و یەکێکە لە خەتە هەرە گرنگەکان لە عێراق و بەتایبەتی ئەم منتیقەیە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیشی زیاتر لەسەرەکرێ و هەتاوەکو ئەم جۆرە خەتە فێر نەبن ناتوانن بستنە سەر زۆری خەتەکانی تر لەبەرەوەی پرۆگرامەکانی وەک بڵێ تەسەسول بە دوای یەکە ئەمە فێر بوون ئەوانەی تریش بە دوای یەکە فێرە بن و لە هەشت محازەرە پێگاتە بوو ئەم خولە ئەمڕۆ کۆتایی دێت کە بە خۆشحاڵی و توانیمانە خزمەتێکی بچووکیان پێ بگەێنین خۆ ئەگەر کەمیش بێت ئێمە ئەوەی کە لەسەر شانمانە واجبە توانیمانە بیگەێنین مادام ئەگەر گەورێ و ئەلفەکان گەورێ و کافەکە گەورێ ئەکە نابێت بچووک کەواتە دەبێت وەسە درێژتری کێتەوە وەکو خڕێکە کێشە نییە بەس درێژەکەی دەبێت درێژتر باشە بۆی کە ئەمێنێتەوە بەڕاستی خۆشنووسی یان خەت جوانی ئەگەڕێتەوە زیاتر بۆ ئەو کەسەی کە خۆی خۆلیایەتی ئارەزووی لێ هەیە ئەمە توانێ بە پێی حەز و ئارەزۆکەی خۆی ئەو شوێنە ئەو خەتە بابڵێن ئەو جۆری خەتە لەگەڵ ئەو کەسە ئەو شخصە یەک بگرێتەوە واتە چەندێ دوای کەوی مەشغوڵ بی پێوەی زووتر و باشتر فێرەبی لە هەرێمی کوردستان بەداخەوە گرنگی بە هیچ شتێک نادرێت تەوانەوانی کە بەرپرسن لەم بوارەدا بە تایبەتی وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری کە ئەبوایە منهەج وایە بەداخەوە کە ئێمە ئێستا بەڕێزانە لەم خولە خوێنن بەڕاستی نەدەبوایە ئەو هابوایە دەبواە منهەج وایە لە مەکتەب فێربوونایە کە نزیکترین وڵات لە ئێمە و ئێرانە تورکیا ئەو وڵاتەکانی تر عەرەبیەکان هەر هەمویان مەدرسەی خەتیان هەیە لە هەر لە مناڵەوە تا گەورە هەمووی شارەزای خەتە دوای ئەمە دەسێکی تری دوو جوڵە دوو جوڵە هەر هێشتا هیچمان نەکردووە دوو جوڵەمان ئەمە سێ جوڵە باشە خەت خۆشی لە هەرێمی کوردستان وەکو بڵێ کاڵبوونەوە بۆ کاڵی پێوە دیارە بەڵام زۆر نا بەو شێوەیە لەبەرەوەی ئەمە بابەتێکی کولتوریە ئەمێنێت یعنی نووسین هەتا ئەمێنێت سەدان کۆمپیوتەر و چاپخانە هەبێت مەسەلەی نووسین هەر ئەکرێت و بەدەست هەر ئەمێنێت بەڕاستی بەس ئێستا لە خڕێکەیە غەڵەتی لێ بەس لە درێژکردنەوەکەیە غەڵەتی هەیە کورت هێنە